ساڵانە دیگەل هاتنە وەرزێ هاڤینێ و بمەبەستا خوافێنکردنê xelkê devera berdareş û kelekçî qesta ڕووبارê mendan li Sunûrê qeza berdareş dikin. Lê ewa bûye cihê dilgiraniya welatiyan, nebûna tîmên hewaratina nuqûnbûna avê û herwesa nebûna nîşanên agedarkirinê ye lê nêzik ڕووbarî. ڕۆژانە لە بەرەوەی گەرمایە ڕەمەزانە دێنێری خۆمافێنی دەکەینەوە بەس بەداخەوەی سیستێمێکی مەلەوای لێنی ئاگە نەفەرێک لە ناکاو کوێتە ناو ئەو ڕووبارە بتوان ڕزگاری بکەن دەری بینن. بەس داوا دەکەین داوا لە حکومەتی هەرێم دەکەین تیمێکی مەلەوان دوو کەسی دابین بکەن. وڵاتیەک ژی دەبێژیت ji bernebûn û kêmiyakare bê ew neçarin ku lê meha Remezanê qesta van cihan bikin. کارەبان یا مالکارەبا مۆری ئەهلیەکان و هەمکارەبای حکومی ڕووی لە کەمکردنەوە کردیا ئێرە حکومت کەم و کورتێک لێردانە مەسەلەن لێرە علامەیەک دانێت ئەو جێەکانی قوورە با بڵێت مەسەلەن هەندێک کەسمە لە نازانن مردار دەبن یان هەندێک کەس نازان بەرە بکەن تێن ئێرە یان هەندێک غەواسی لێردان ئەوانەی تێندا مردار ببنەوە دەریان بکەن. هەرچەندە 8 ساڵە بەردەڕەش بوویە قەزا لێ هەیە نەها ڕێڤەبەریە بەرەڤانیا باژێڕی لێ vê qezayê nîne bitinê bingeheka baژێrvaniyê lê heye û çê tîmên nuqûnbûna avê jî lê nîne. Deverdarê berdereş jî dibêje ji ber krîza darayî neha damezrandin nîne. بۆ ئەوێت و خەلکێک بخەنە قەت بڵاوارێ بچن خاصية أو غواص احتمال سر مديرية أكريفة من برهندي وبريارش لا حكومة هرمي دركتك و باش برجريا شهرستانية قضاء بردرش أو جبد مديرية بس حتى نوكان نهاتية تنفيذ كرني أكيدش أف قيران دارة يا أو كهيا احتمال تعيينات أو نبن نوكاجك بردوام أمي هولدانات كم بهندي فعلا أو بريارة هجي خبيلة وببد مديرية. لە سنوورێ قەزا بەردەڕەش چەندین ڕووبار و زێو گۆمێن ئاوێ هەنە و ساڵانە چەندین خەلک دەخەندقن و وڵاتیژی داخواز دکەن لێ وەرزێ هاڤینێ تیمێن نقومبوونا ئاوێ لێ نێزیک ڕووبارا بهێنە دانان ji بۆی ku هەر بوویەرێک ڕوو بدەت ئەو زووی بگەهنە cihê ڕوودانê. Tayyip Goran NRT ڕووبارê mendan li Sunûrê qeza berdereş.